تقریبا هەفتەیەک پێش ێستا من 2 ڤیدیۆ لەسەر ڕۆبۆتی ترەیدەر واتە نوبی ترەید بڵاوم کردەوە کە تاکو ئێستاش بەڕێزانم کە من ئەم ڤیدیۆی دروستەکەم بەڕاستی یەکەم پڕۆژە و بەهێزترین پڕۆژەیەکە من تەییدی یەکەم بۆ ئەوەی ئێوە کاتێککە $1000 بوو نمونە دانێن ڕۆژانە 180 قازانج لەم نوبی ترەیدەی وەربگرن و بۆ ماوەی 6 هەفتە دەتوانن ئەو پارەی کە داشتان ناوە بۆ ئەم پرۆژەیە هەموو پارەکە ڕابکێشن واتە بۆ $1000 ڕۆژانە $30 ڕادەکێشی و پاش 6 هەفتە دەتوانی هەموو پارەکەت بە یەکجارێ بینیتە دەرەوە و یەکەم ڤیدیۆ بەڕێزان 2 ڤیدیۆم دروست کردووە سەبارەت بە نوبی ترەیدەر کە ڤیدیۆی 30 بەشی 8ەمە چۆنیەتی بەشاریکردن لە پلەنەکان و هەروەها ڤیدیۆی 26 بەشی 8ەم کە لینکی ئەم 2 ڤیدیۆیەش بەڕێزانم بۆ ئەوەی چۆن ئێوە بەشداری بکەن ئەکانتی دروستکەن و هەروەها چۆنیەتی بەشاریکردن لە پلانەکان من لینکی ئەم 2 ڤیدیۆ لە ژێرم ڤیدیۆی دانێم لە دیسکریپشنی یوتیوب بۆ ئەوەی کە حەزی لە سوودی ڕۆژانەیە و سوودێکی خەیاڵی وەربگرن ئەم 2 ڤیدیۆی ببینم بۆ ئەوەی زیاتر لە پڕۆژەی نوبی ترەیدەر تێبگەن بۆ زانیاری ئێوە من 2 سپەی ڤیدیۆیەکی تایبەت چۆنیەتی ڕاکێشانی پارە لە پڕۆژەی بەهێز نوبی ترەیدەر بۆ ئێوە ڤیدیۆ دروستەکەم کە خۆم پارەکەم ڕاکێشاوە.